ناوم علي حسين أحمد خلشي كردستاني عراقم لدايق بوي شاروتكي مخمور من لصالي سرتاي صالي 2011 تيكل بورزشي كمان دامان بوم لسر آستي عراق كسب كسيشي كمينة أو بدستيان بو كاركر من بخوش حالي وقوم دست بو كاركر دو برو بيشتوم دوای ساڵانێک توانیم بڕوانامەی ناوبژوانی نێودەوڵەتی بەدەست بێنم کە سواز بەخوای گەورە ئێستا دەتوانم لە زۆربەی وڵاتانی دنیا ناوبژوانی بکەم کە کردوشمە وەکو وڵاتانی ئێران و یابان و بگرە لە پارەئۆلۆمپیادی بێرمینگام کە ساڵی 2023 کە لە بێرمینگام بەڕێوەچوو من وەکو تاکە کوردێک و تاکە عراقیەک کە توانم وەکو ناوبژوانی نێودەوڵەتی بەشدار بم ئەمەش بەدەستکەوتی باشی ژیانی خۆمی دەزانم لێراندا ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە سەرەتایی تێکەڵبوون بۆ کارە هیچ کەسێک نەبوو با بڵێن یان کەسانێکی دڵسۆزی زۆر نەبوو لە کوردستان و عراق بەگشتی پەرە بە ژیانی کەمەندامان بدەن ئەو بۆشایی کە لە ژیانی کەمەندامان لە عراق و کوردستان هەیە من هەوڵمدا تۆزێک لەو بۆشاییدا کەم بکەمەوە وەکو وەرزشوانێک بووم بە ڕاهێنەری بووم لە ساڵی 2013 بۆ 14 بووم بە ڕاهێنەری سێ تیپی جیاوازی هەولێر بە تایبەتی تیپی کورسانی گەورەش وەکو باسکەی سەر کورسی و گۆڵبۆڵی تایبەت یاری کەمەندامان بە نابینایان و تۆپی پێی بچووکراوەی کورتەباڵایانی هەولێر من لە ساڵی کۆتاییەکانی ساڵی 2021 گەیشتمەتە وڵاتی بەریتانیا بەڵام هەر لە دوای ئەوەی کە داخلی وڵاتی بەریتانیا بووم تەنها دوای یەک دوومان کۆتاکتم کردووە بە وەرزشی پارەئۆلۆمپیکی UK بەگشتی هەر لەو کاتەوە بوون وەکو ناوبژوانێکی سەرەکی توانومە ڕۆڵی خۆمم هەبێتن کە لە زۆربەی چالاکیەکانی بەریتانیا لە زۆربەی شارە جیاوازەکان بەشداری ئەو چالاکی و بەڕێوەبردننی یاریەکانم کردو وەکو ناوبژوانی نێودەوڵەتی ئەمەش کە ئەو تیشێرتەیە کە وەکو لە ئینگڵاندا پارەئۆلۆمپیکی بەریتانیای گەورە کە وەکو وەکو ناوبژوانێکی فەرمی منی ناساندەوە کە ئەوە تیشێرتی پێبەخشم وەکو دیاریەک و کە هەمیشە دەیپۆشم لە زۆربەی چالاکیەکانی بەریتانیا من لە زۆربەی وڵاتان بەشداریم کردووە وەکو چالاکوانی وەرزشی کەمەندامان و ڕاهێنەر و ناوبژوانی نێودەوڵەتی وەکو وڵاتی ئێران کە چەندین پاڵەوانێتی گەورەمان لێوە بەڕێوە بردووە وەکو وڵاتی یابان کە وەکو تاکە کوردێک لەسەر شەرقل ئەوسەد داوا کراوم لەوێ کە سەردانم کردوون و چەندین کاری هاوبەشمان پێکەوە ئەنجام داوە بەڵام بەداخەوە کە ئەو هەموو چالاکی ئەو هەموو ئێنەرژی و زێم هەبووە لەبارەی ژیانی کەمەندامان و وەرزشی کەمەندامان کە گەڕامەوە کوردستان لەو کاتەدا کە بۆ بیبەخشم و بڵاوی کەمەوە بە سەرانسەری کوردستان و عراق بەڵام هیچ دەرگایەکم لێ نەکرایەوە بگرە لە چەندین کار ڕێگریشمان لێکراوە و هەر بەو هۆیەوەش بەڕاستی تووشی کێشەیەک بووم و وڵاتی عراقم بەجێ هێشت و بەرەو هەندەران هاتم و بۆ پاراستنی ژیانی خۆم من خۆشحاڵم کەسێکی بەڕێزی وەکو تۆ هەموو بوارە و خزمەتی وەرزشی کردومانە دەسەکان زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و بۆ چاوی کامێرەکان و بۆ هەوڵی مادیبوونی بەڕێزت کە دەرفەت و کاتێکت بەخشی بە من و بۆ ئەوەی شتێک بگەێنی شتێک بڵاو بکەینەوە کە پلانەیە خەڵکانێک پێشتر نەیان بیست یاخود نەیان زانی بێت ڕاستەکە لە کوردستان و عراق و ناوچەکەش الحەمدولیلا ناسێنراوم و لەو بارەدا بابەتم هەیە لە زۆربەی سۆشیال میدیاکان و تیڤیەکان و ڕۆژنامەکان بوونم هەبووە کە ئێستاشم بەڵگە هەیە بەڵام لێرە بە حکمەوەی کە تۆزێک جیاوازی کەلتور و زمانێ لەوانێ وەکو بە شێوازێک بەرچاو لە ڕۆژنامە و تیڤیەکانە دەرنەکەوتوین زۆر سپاس دەکەم عەزیز زۆر سپاس دەست خۆت زۆر سپاس دەکەم بەڕێزی سەلامەت بیاخۆ